سلاوین گرم و هیوین دما خوش لەگەڵ کورد کۆنەکشن ji dengê ئەمریکا لێرە لە واشنگتن و هەروەرسا لەسەر کەناڵی NRT. عزیزانم بە هیوای کاتێکی خۆشتان هەبێت لەگەڵ بەرنامەی ئەمڕۆی کورد کۆنەکشندا. ئەلبەتە لەم بەرنمەیەدا ژمارە بابەتتان بۆ ئامادە کراوە لەوانە کاردانەوە لەسەر بڕیاری ئەمریکا بۆ ناردنی هێزی سەربازی بۆ باکووری سووریا، هەڵبژاردن لە تورکیا و دیمانەیەکی تایبەتیش لەگەڵ ڕێبەری هەدەپە. سەرۆکی نوێی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بابەتی راپۆرتێکی ترمانە، هەروەهاش خەلیل ئەلدەخی چالاکوانی ئەزیدی کە لە واشنگتن خەڵات کراوە میوانی بەرنامەی ئەمڕۆی کورد کۆنێکشنە و راپۆرتێکیشمان هەیە لەسەر ئەوەی چۆن دەتوانی ژیانێکی تەندروستتر بژی. جا عزیزانم فەرمونون ئێمە و ئێوە و کورد کۆنێکشنی ئەم جارەمان. پێلان تەرمین پەنابەران لە دەریایە ئیجەیە یۆنانستانیدا خەندقین گەهاندنە سەر ڕەخین دەفئاوان بڤێ تراژیدی یاهێنیژی یەکەتیا ئۆروپی ڕاستی مەزنترین کریزا مرۆڤانی دبە. خەڵکی وێ گرئاوێ بدلێن غەمگین دگەل خۆبەخشین بیانیژی تەرمین قوربانیان ژن و زارۆکن ساوا ژە ڕەخێن ئاوێ دەرخستن و دپێچان ماسی گران ژی تەرم گەهاندن دەفئاوان. تەرمین ئیرۆ هەینی هاتینە دیتن یەن سوارین گەمیا خەندقی بوون لە ڕۆژا چارشەم ji تورکیا بەرەف یۆنانستانی بەڕێکەتبوو. 16 تەرم هاتن دیتن و 274 پەنابەر هاتنە ڕزگارکردن. وەزیری دەرەوەی ئەڵمانیا داوا لە یەکێتی ئەوروپا دەکات تا چاکسازی لە سیاسەتەکانی تایبەت بۆ کۆچبەریدا بکە بە شێوەیەک کە دڵنیابوونی تیادا بێ و ئەرکی لە ئەستۆگرتنی پەنابەران یەکسانە نەببێ. هاوکاتی کۆبوونەوەی فرانک والتەر لەگەڵ سەرۆکی یۆناندا پەنابەرانی زیاتر دەگەیشتنە یۆنان و وەزیری دەرەوەی ئەڵمانیاش دەڵێت بوونی نێوەندەکانی پێشوازی لە پەنابەران پێویستن، بەڵام هێشتا ژمارەکە کەمە و پێویستیشە دابشکردنەکە بە شێوەیەکی یەکسان بێت لە نێوان وڵاتانی ئەندامی یەکێتی ئەوروپادا بە پێی سیستمێکی نوێ. دەستگای پەنابەرانی سەر بە نەتەوە یەکگرتوەکان دەڵێت زیاتر لە 3000 کەس لە ناو دەریای سپیناوە ڕاستدا ژیانیان لە دەستداوە لە کاتێکدا دەیانویست بگەنە یۆنان. چینێ ڕێبازە یەک زارۆک یاکو دەهان ساڵە حکوومەتی لەسەروانە فەرزکری لادا و لێوێژی یان vê گواردنی gelek nerazî bûn li nav mêr û jinên xwert peyda kiriye. Duh Partiya Komûnistiya destsaladar biryar da ku her ji nûmerekî mafeya du zarok hebin. Ev jî mezintirîn guhartina civakî bû lê Çînê di demê 30 salan de. Ev jî pêngavek bû ji bo sistkirina giraniya li ser civaka ku bilez pîr dibe li demê aloziyên aborî. 9 milyon binemal dê ber vê biryarê kevin û herwesan jî serhejmêriya Çînê heta sala 2030 wê bigehte 1.45 milyar. هێزێکی بچووکی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بە فەرمانی سەرۆکی ئەمریکا دەچنە باکووری سووریا وەک هێزێکی کۆمەک بۆ یارمەتیدانی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە شەڕی دژی تونڕەوانی دەوڵەتی ئیسلامیدا. کۆشکی سپی دەڵێت ژمارەی سەربازەکانی ئەم هێزە کەمترە لە 50 سەربازی هێزی تایبەت و ئەرکەکەیان ڕاوێژ و مەشق و ڕاهێنان پێکردنی ئەو سەرهەڵداوانەی سووریایە کە لە دژی دەوڵەتی ئیسلامی لە شەردان. ناردنی ئەم هێزەش هاوکاتە لەگەڵ کۆبوونەوەی ڕێبەرانی گیان لە ڤیەننا بۆ تاوتوێکردنی ئایندەی سووریا. بریارا هەنارتنا هەژمارە کاکێما هێزên تایبەتên ئەمریکا بۆ باکوورê Sûriye guherîne di stratejiya Amerîkada di şerê dijî terorîzmê û herî ji demê vekeşana hêzên Amerîka li dawiya sala 2011 ji Iraqê rêveberiya Serok Barack Obama dijî hinartina hêza bû bû derveyî welat. Lê peyvdarê Kûçkaspî dibêjit merem piştevanîkirina zêdetir e bû hêzên li ser erdê. Biryara serokî wergirtî bo qaîmkirin û zêdekirina piştevaniya me ye bo wan hêzên got pêşveçûnan li dijî Daişê dikin. Ev pêşveçûne li demekê dit şerê Sûriye tuntir dibit û pitir qurbaniyan bi xwe ve digiret. Bi kêmî ve çil kes îro li devera dûma ya gundewarê Dimeshqê bi hêrişa kamûşekan hatine kuştin ku hevdeme digel kombûna welatên hêzdarên cîhanê li Viyana bû çareserkirina şerê navxwîyê Sûriye. Nizîkî 20 welat û ji wan aliyên serekiyên herêmê Erebistana Siûdî û yekem car İran beşdarî kombûnên Viyana dibit. Wezîrê derveyê Amerîka John Kerry dibêjitin astengên mezin hene.
هەرچەندە زەحمەتی هەنا لێ ئەس بهێویمە ئەم بکارین پێشڤەچوونان پەیدا بکەین. دانستاندنên Viyana bû diyarkirina paşarûja Sûriye bêy hebûna serokê Sûriye Beşar el-Esed di dest halatê da astenga here mezin e di riya her rêkeftinekê da. Li hevhatina me îro bo nêzîkkirina helwestê Rûsya û Îranê ye digel helwestên welatên dî. Em dixwazin çareserekî pêda bikin da dumahiyek bi xwênrêjiya Sûriya bihê. Sekreterê Giştî Netewên Êgirtî daxwaz ji welatên êgirtiyan Amerîka û Rûsya û Tirkiye û Erebistana Siûdî kir cudaberiyan li ser Sûriye bi dawî bînin. چەندی li گۆر بۆ çûnên xwe yê netewî biçin ew qaz dê nexweşiyên Sûriye û cîhanê zêde bikin. Li navbera leşkerkêşiya bi ser Sûriye û şerê dijî terorîzmê û bi zavên gehiştin bi çareseriyeka siyasî çendîn pisyaran li dîv Xwedê helet. Aya tevlîbûna leşkerî digel bi zavên xurtên diplomasî yek digirin? Xalid Fetah, dengê Amerîka. وەک کاردانەوە بەرامبەر نردنی ئەم هێزە تایبەتە سەربازیەی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بۆ سووریا گەورە کاربەدەستێکی کورد لە کانتۆنی کۆبانی دەڵێت بە خۆشحاڵیەوە پێشوازی لەم بڕیارەی سەرۆک ئۆباما دەکرێت و هەروەهاش لە هەر هێزێکی تریش کە یارمەتی بدات لە شەڕی دژی دەوڵەتی ئیسلامیدا. جێگری وەزیری دەرەوەی کانتۆنی کۆبانی داوای یارمەتی و کۆمەکی زیاتری لەشکریش دەکات. گەورە کاربەدەستێکی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دەڵێت سەرۆک ئۆباما فەرمانی داوە بە نردنی دەستەیەکی بچووکی هێزی تایبەتی ئەمریکا کە دەشێت ژمارەیان لە 50 سەرباز کەمتر بێ تا بچنە باکووری سووریاوە. سەرۆک ئۆباما فەرمانیشی داوە فڕۆکەی جەنگی زیاتر لە جۆری ئەیدا و F-15 بنێرنە بنکەی هێزی ئاسمانی ناتۆ لە ئینجەرلیکی تورکیا. ئەدریس نەعسان جێگری وەزیری دەرەوەی کانتۆنی کۆبانی دەڵێت هێزەکە هەرچەندێک بێت دەبێتە پشتیوانیەکی بەهێز بۆ هێزەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا. ji bo vê jî Amerîka jî wek hêzekî piştgir ji bo kesên li dij terorê şer dikin, li dij Daeş şer dikin, ev serbazên xwe yên pispor û berî wê jî hinek çek ji bo va hêzên berxwedêr şandin. Pê wataye ku ev hêzana hêzên Sûriya Demokratîk û ew grûpên ku li hember Daeş şer dikin karibûn ya em karin bêjin tekez bikirna ji Amerîka re û ji koalîsyona re ku ew hêzin li gor erkê xwe ne û hêzin li gor şerê li hember terorê serkeftî ne heta vê demê. بەڕێز نەعسان دەژڵێت هیچ گومانێکی تیادا نییە گەیشتنی ئەو هێزەی ئەمریکا کاریگەری ئەرێنی خۆی دەبێت لەسەر زەوی. بێگومان wê tesîratî xwe pozîtîv hebe ji ber ku tedît her ev hêzana herdem di şerê xwe da bi hewceyê alîkariyê ne çi warê leşkerî da çek û cebelxane jî û warê zanyarî da jî ji bo vê jî her çixwast ev zanyarî pêş bikeve û ew çek û cebelxane girantir bibin wê wateya wê li ser erdeyê destkeftê û pêşkeftinên ser erde zêdetir bibine. لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی سووریا بەسەر ئۆپۆزیسیۆنی میانڕۆ و ئۆپۆزیسیۆنی تونڕەودادا بەشبوون و سەرنجی کۆمەڵگای نێونەتەوەیش بە ئاڕاستەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی میانڕەودایە و وەک جێگری وەزیری دەرەوەی کانتۆنی کۆبانی دەڵێت لەگەڵ بڕیاری نردنی هێزی سەربازی ئەمریکا هێشتاش پێویست بە پشتیوانی زیاتر هەیە بۆ ئۆپۆزیسیۆنی میانڕەوی سووریا. ji ber ku şerê em li vir dikin ne tenê şerê parastina me ye şerê parastina mirovahî giştî ye û şerekî ji bo berfirehkirin û pêşkeftina demokrasiyê ji bo wê jî pêwîstiya me bi alîkariya civaka navdewletî giştî heye û têkiliyê me jî heta vê demê bi koalîsyona navdewletî ra ji bo ku ev şera şerekî giştî em hevdira mil bi mil li hember terorê dikin. لەگەڵ بڕیاری نردنی ئەم هێزە تایبەتەی ئەمریکا بۆ باکووری سووریا هێزی پێشمەرگەش لە ناوچەی شنگال لە هەرێمی کوردستانی عێراق کە هاوسنووری سووریایە لە ئامادەکاریدان بۆ هێرشکردنە سەر تونڕەوانی دەوڵەتی ئیسلامی بە خۆشحاڵیشەوە پێشوازی لەم بڕیارەی ئەمریکا دەکەن. وەکو کورد هەموو هەر پێخۆشە هەر هێزێک بێ ئەگەر لە بەرژەوەندی گەلی کورد بێ ئێمە پێشوازی لێ دەکەین پێمان خۆشە باڵانسیش هێز بگۆڕێ کە باڵانس هێزەکەش گۆڕا لەگەر لە بەرژەوەندی کورد ئێمە بە خێراتنیان دەکەین و خۆشحاڵ لەبین بەهاتنیان. هاوکاتی هەروادێ و بەرزکردنەوەی زیاتری هەوڵە لەشکریەکان لەلایەن وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاوە کاربەدەستان جەختیش دەکەنەوە لەوەی هەوڵە دیپلۆماسیەکانیش زۆرتر دەبن بۆ گەیشتن بە چارەسەریەکی سیاسی قەیرانی سووریا. لێ تورکی لە ڕۆژا یەکشەم هەڵبژاتنین پێشوەختین
پەرلەمانی وێ بێنەکردن پشتی سەرنەکردنا ئاک پارتی دێپێکینانە حکومەتە هەڤال بەندا. وان ڕۆژان سرنجا جیهانێ لەسەر کوردایە و کادێ وەکە هەڵبژارتنین مەها شەش ڕێژەیە دەهژ سەدەی دەرباز بکن. دو ڕۆژان بەری وان هەڵبژارتنین گرنگژی سەلاحەدین دەمیرتاش شەفسەرۆکێ پارتیا گەلن دموکرات هەدەپێ ڕەخنا لە حکومەتێ گرتن ji ber tengavkirina dezgehên ragihandinê û şerê wan komelên dijî Daeş dikin li şûna ku êrişî Daeş bikin. Hevkar Robin Rejvan ji Birêz Demirtaş pirsî ka Kurd çawa amadekarîn xwe dikin û çavereyî çi encama ji van hilbijartina dikin. Fatih heremê muhafazakariya İstanbulê ye. Cîhanek dûrê ji baran û di navenda bajarokek Ronî de ye. Li derve nêzê mizgefta sed sala pazdeya Arife Güven û Emîne Aksakal cilên kevneşopiyên İslamî difiroşin. Ew coşdarin bo piştgirtina Serokoma Recep Tayyip Erdoğan. Çok güzel değişiklikler oldu. Niha em dikarin kursên İslamî bistînin da fêrî Qur'an. Belê temaşevan hêja eva raportek bû li ser hilbijartinên Tirkiya em ê berdewam bin li ser Romala hilbijartinên Tirkiya ku piştî du rojên dîroja yekşem wê bênekirin ji bo hilbijartinên giştiyên Perlemanê Tirkiye me hev peyvînek heye digel Salaheddîn Demirtaş hevserokê HDP Partiya Gelên Demokrat ka çawa amadekariya dikin hevkar Robin Rejvan digel wî axiftiya dîsan me çend babetên dî jî hene lê em bizanin amadekariyên Kurdan ji bo hilbijartina çi ne û encam wê çi çaverî çi encama jî bikin ev naverokiya peyvîna digel Birêz Salaheddîn Demirtaş e. Piştî hilbijartinên giştiyê dawî di heftê Hizêranê de û di dema wê de jî em rastî astengiyên zor bûn. Bi her awayî bibomban, bendkirin û zordestiya li ser ragihandina kampênên me û kiryarên girtinê jî. Tev jî kiryarên taybet bûn ji bo misogirkirina têkçûna partiya me di hilbijartinê de bû. Wan hewil dago nehêlin HDP bendava hilbijartinê derbas bike, dago serkeftina AKP misoger bikin û bihêlin ew bi serî xwe hikûmetê damezrîne û bibe desthilatdar. Lê bi her awayî jî tevî van kêşeyan çi bi destê me hat mekir. Bê destekî me hêviya aştiyê parast û belav kir û bi destê din jî me hewil da goşerê di nav PKK hikûmetê de rawestînin. Çi ji me hat mekir dago civakê ji nakokiyên navxweyî biparêzin û nehêlin got Tirkiye têkeve şerekî navxweyî. Ez hêvî darim got civaka Türkiye ev xebatên me anîne berçavê xwe û zanibin bê me çi kiriye û ez bawer dikim goyê wisa bijî. Bi ser got em derbasî hilbijartinê dibin bi derfetên kêm lê ez bawer dikim got em ê dengên zêdetir wergirin. Got 13 ji sedî zêdetir be. Medyada biraz partizan eleştiri. Te bahsa gelek zextin ser HDP kir. O partiya ve HDP jî demen dabî de gelek rexne dike ku medya ji were girtiye. Yani bir geçtiğim mirov rewşa medyaya ragahadına Türkiye binere çi de fikri? Maalesef Türkiye'de medya özgürlüğü hiçbir zaman aslında tam... Mixabin azadiya bîr û bûçûna li Tirkiye tu carî bi temamî nehatiye parastin. Bêguman fişar û qedexekirina rojnama û êriş li ser ofîsê ragihandinê û girtina rojnamavanan ji aliyê polîsan ve û tawanbarkirina wan tiştekî zor xemgîn e. Medya Tirkî rastî gefên zor bû ji bo got partiya me ragihandinê de dernekeve. Medya bizanabûn me paşguh dike. Ji ber vê jî em sosyal medya bi kartînin dago em bigêjin gel. Ger kandîdekî yan endamekî ji partiya me di ajansekê de derkeve, di cî de hikûmetê gefê li serokê wê ajansê dike. Ew ji wan dixwazin got me paşguh bikin. Peki nasıl etki yapacak bu sizin çalışmalarınızda? Baş ev zextin hê karîgeriyek bandorek çi lengî li ser kampêne vekir? Ev mesele neb kesê min vigirê daye. Astengiyek li ser hemû hevalê min di HDP de heye. 505 kandîdê me hene lê ji marekî gelekî kêm ji wana derfet bi destê wan dikevin, got dê ekranê televîzyonan de derkevin. Bêguman em dikarin dengên pir wergirin. Bi ser got dibe em dengan bi dest jî nexînin ji ber van astengiyan. Bi vî awayî jî em dikarin bendava hilbijartinê derbas bikin û ez bawerim got em ê karibin dengên xwe zêdetir bikin. Şunu sormak istiyorum Sayın Demirtaş. Özellikle Rojava konusunda görüşünüzü almak. Beriçen Hoca Brez Ahmet Davutoğlu Serokvetîra Demkiye Türkiye gefen tund li Kulên Rojava kiribu ku eger ew çemê firatê biborin derbas bikin Türkiye êrişê YPG bike tu çi dixwazî bêjî? Ya bir defa hükümet Suriye'deki IŞİD varlığının
جی دەستپێکێ بە حکوومەت نەتۆرە بوو ji hebûna Daişê li Sûriye wek tu dizane wan Daeş nekiriye erman ji xwe re. Di dema gogirê spî dagêr kir û êrişî Kobanî jî kir her du deverên gogelekî nêzîkî sînorê Tirkiyeyê wan ticarî negotine Daeş ji gefê li me dike û bi dilsozî alîkariya koalisyona nav dewletî nekirine di şerê wan de li dijî Daişê. Piştî got ew deverana ji Daeş hatin paqijkirin û Kurd û Ereb Sunnî û Şîe kantonên xwe damezrandin, hikûmeta Tirkiye pir tore bû. Niha jî PYD wekû rêxistineke terorîzm bi nav dike. Wan dest bi hemû kiryaran kirin got li dijî PYD bikin tevî derbasbûna leşkerî jî. Carablus jî nêzîkî sînorê Tirkiyeyê û li jêrî destê Daişê ye lê tu carî Serokwezîr Daûdoglu yan jî Serok Erdogan bi gotinekê li dijî Daişê neaxivîne. Niha PYD tevî hêzên xwecihî û bi piştgiriya koalisyona nav dewletî xwe amade dikin ji bo operasyoneke leşkerî û paqijkirina wê ji Daişê. Daûdoglu pir tengav bûye ji vî tiştî û got ew nahêle kenarê Rojavayê Çemê Feratê derbas bikin û gefên xwe da û got me carekê du caran bi zav kiriye em ê li wan xînin û em ê êrişê xwe bihêztir bikin. Ev siyaseteke cihê şermezariyê ye. Em bawer dikin got Tirk û Kurd hewcedarî avakirina pêwendiyên başin di nav hevdû de. Ji ber PYD her dem aştî û hevkariyê dê herêmê de dixwaze lê Tirkiye wan wekû terorîst bi nav dike. Ew tiştekî şaş e. Koalisyona navdewletî bi serpereştiya Amerîka ra gihan got wê rêkeftinekê bi şervanê xwecihî re bike, bi taybetî jî bi Kurdan re ji bo şerrê li dijî Daişê bike û ev rêbazeke rast e. Başa keke Saladin. این کودن روجاوا دبیجین پشتی کو یه پگه چک جامعه که ورگرتن او ایشن ترکیه زده بونه یعنی نریلک ویرنگی هی نرینه که بش تو گلو هیویره به نرینه بله وسا دیار دکه مبستا من گو ترکیه جی پیدی توره بویه و یه پکی پشگریین ناف دولتی زیدتر وردگرن واشنطن جی گلک امبیجن پسنا YPG de dahil. Oysa ki bu bir başarıdır ve Türkiye'nin de yararınadır. IŞİD'den kurtulmak. Belê ev siyaseteke rast e. Nehiştina Daişê ji bo Tirkiye tiştekî baş e. Em hewl didin got Tirkiye ji vê siyaseta şaş derkeve. û dibe got encamê helbijartinê bandorekê li ser siyaseta derve ya Tirkiye bike û têxe rêkeke nû. Dibe got em karibin bêtir bi azadî û eşkere li ser vê meselê biaxivin piştî encamê helbijartinê. Em pir spasiyete dikin ji bo vê hêpêvînê. ڕۆژی یەکشەممە لە تورکیا دووەم هەڵبژاردننی گشتی دەکرێت لە ماوەی شەشمانگی ڕابردوودا پاش ئەوەی پارتی داد و گەشەپێدان نەیتوانی لە هەڵبژاردنەکەی مانگی شەشدا زۆرترایەتی بەدەست بێنێت و هەروەها نەشتوانرا لە ماوەی یاساییدا حکوومەتی نوێ پێک بهێنرێت. شیکەرەوە دەڵێن شیانێکی زۆر هەیە ئەنجامەکانی هەڵبژاردنەکەی ڕۆژی یەکی مانگی 11 یەکلاکەرەوە نەبن. Fatih heremê muhafazakariya İstanbulê ye. Cîhanek dûrê ji baran û di navenda bajarokek Ronî de ye. Li der ve nêzê mizgefta sed sala pazdeya Arife Güven û Emîne Aksakal cilên kevneşopiyên İslamî difiroşin. Ew coşdarin bo piştgirtina Serokoma Recep Tayyip Erdoğan. Çok güzel değişiklikler oldu. Niha em dikarin kursên İslamî bistînin da fêrî Qur'anê bibin. Jinên me dikarin herin zanîngehê bi dersûk li serê wan. Çend ew bihêz be, em serbilindin. Aksakal hêvî dike ku AK Parti zîdetirê piraniya dengan bistîne. Çok zor bir soru çünkü şöyle bir bakıyorum. Kayda değer hiçbir partiyên din piştgiriya welat nakin. Ew tenê di xema xwedane. Her partî divê bendava sadê 10 derbas bike bû çûna parlamentoyê. Partiya Piştgiriya Kurda dike li hilbijartina heftê Hezîranê de sadê 13 birin. Bo vê çendê AKP sadê 41 deng bir. Nasıl bir seçim daha kazanayım, nasıl bir... Ew îcar dibêjin melgel Kurdan çi prosesek aştiyê nîne. Erdogan destpêkiriya xwetîne pêş û we dizane ku ew her tişte kesek din tune ye. Tirsek heye ku rew şaloz bibe. Lê belê him bawer dikin ku li hev hatin êreniyê durust bibe. A failure of ruling AK party to form a single party government. Têkçûna Partiya Desthilatdar AKP de avakirina hikûmeteke tekalî de dê biba hokar ji bo durustkirina koalisyonekê lêgel Partiya Almanî CHP. Ev jî dê pêwendiyan di navbera xelkê de hinekî baş bike. Yek ji astengiyek herî mezin bû wê koalisyona li Sûriyeyê. Serokkomar Erdogan dixwaze rejîma Sûriye bête guhirtin. Lê CHP negel wê ye. Ve bunu bu hükümet yaptı. CHP Derketina Serokê Sûriye Beşar el-Esed wê Sûriye lewaz bike. Ger em têkevin hikûmetê em destê xwe nadin siyaseta Sûrî. Li hevhatin bo her hikûmeta koalisyona pêwîst e. Vajetiya piştî hilbijartina heftê Hezîranê dubare bibe, dikare Tirkiye bêxe di qeyranekî siyasî de. Mustafa Acar, Dengê Amerîka.
هەرژی تورکیە پامێرا دەنگی ئەمریکا خەلیجان فارقین لە ئامەدە دەگەل چەند کەسان ئاخفتیە و هەنێک جوانە دەخەمە ئالۆزی و شەڕان دەنەک و لە هەرێمن کوردان دەقەومن هەنێکین دیژی دەخەمە هەندێ دەنا هەلبژارتن ئازاد و بێ فند و فێڵ بێنەکردن. ڕۆژە یەکشەمێ هەلبژارتنên گشتî li Tirkiyeyê tê darxistin. Ne ji al û remzên partiyan be mirov pê nehesekoyê hilbijartin çêbe. Ji ber ku ne partî mîtîngan çêkirin, ne jî kampeynek bi deng û coş çêbû. Ji ber rewşa aloz a herêmê derbarê ewlehî hilbijartinê de jî guman hene ku hilbijartinek demokratîk çê nebe. Rêxistinên sivîl li jineyên çavdêr amadekirine da ku ji destpêkê heta dawiyê çavderiyê bikin û nelîretiya tespît bikin. Komala mafê mirovan îhade jî li jineyên çavdêr ava dike. Tiştê nebaş çêdibin çênabe. Em ê li ew bînê sandiq têdane. Em ê mezekin yani herkes rehetî karê bicî ser sandiqê nikare bicî ser sandiqê. û em bibêjin der û dorê wê wan bînan ew ê çek destê wan dane yani polîs û esker. Çi qasa nêzîkîne ew li wê derkê hemberê vî karê diskinin naskinin. Zanî ev van tiştan em ê li ser biskinin. Di nav şeş mehanda du hilbijartinên mezin, coşî û baweriya gel kêmtir kiriye. Nivîskar Reha Rohavî dibêje heftê hezîranê de baweriyek çêbû lê têkçûna pêvajoyê û pevçûnên li herêmê baweriya gel kêm kir ji siyaseta demokratîk. Heştê kes ji wexta çûn parlamentoyê insana got ku ev mesela wê bi pêvajoyek demokratîk belkî bi serî be. Lê xeta li her di haliyan jî em nikavêjin yani sedî sed PKK dest bi şerkî yani sedî sed ev yani bi her diya bi dest hev girtu dest bi şer kirin îja dibin siya bêhêvîtiyê em diçin hilbijartinek nû lê ev dibin vê siyê de jî texmîn nakin însanan fikrê xwe pir zêde zêde biguherin mesela Diyarbekirê ji 10 HDP bû yek jî AK Partî bû texmîn ihtimalekî zêde ye ku belkî bibe nehûdû. Xecican Farqîn, Dengê Amerîka, Amed. لە دەمێک و ئامادەکاری ji بۆ شەڕی کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش لە چەند هەریمان لە عێراقی و لە سووریا تێکردن ئێزدی بتایبەتی شنگالی کو ئارمانجا هۆڤاتیە داعش بوون زوو بزوو دەردێخوا ji بیر nakin ji ber ku bi hezara jin û zarokên hêşta di destê daعش dena. Layenê diyê vê trajîdiya bi serê êzdiyan hatî ewa çendîn çalakvan hewl û jiyana xwe terxan kirina ji bo rizgarkirina wan jin û zarokan. Di sal û sê mehanda هزاران جوان جنا گاشتنە کەس و کارên xwe. Karêvan çalakvanan jî cihêrêz û hirmetiya û hêjay hindiyek û bêne xelatkirin. Xelîl Aldexî yek ji wan çalakvanaya berî du rojan lêre li Washington hat xelatkirin ji aliyê binyadî Oxy dey ji bo kar û xebata wî ji bo rizgarkirina jin û xanim û zarokên êzdiyaka. Xelîl gelek bi xêr hatî. Berî her tiştî mişmare bêje ke ev xelatê çî bû tu ça hatî xelatkirin û ev dezgeha ûn xelatkirîn çi dezgeha? Ew navê wê dezgehî Oxy Day Foundation e ew muesseseyeke Yûnaniya. Xelat hatim hilbijartin ji lay wan ve wekî wan dirasetek jî kirbû li ser ew ê. Ew Oxy Day ew Oxy Day Oxy Day ew dijîne tê Yûnanî bijîne Oxy Day rojeka سال 1940 وقت هتلر via بيت هجومي يوناني بقى برينجي سفيري ايطالي اليونان قوتا رئيس وزراء وان يوانيس نافيوي قوت تسليم بقى قوت يونان تسليمي هتلري بقى وي قوت اوخي يعني وقت بيجي 1000 جاري نا مثلا برخداني بو يعني وي برخدانيا اخل كي خوكر قدت وي زانيجي يعني
يعني بربراتيا اوي هتلري ناكا بس قوتي تحدي وقت التحدي بوي يوناني ليره لواشنطن دزغاك وصا هاي توبي خلات كرين ازي شنغال يعني تش غريدانك هيا او غريدانا وكي مجي اجي اوكي تشرقفانا كي ازدي من السركاري ازديا جنكت ازديا وزاروكا دست داعش ده ما كاركي سركري سبور رزقار كرنا وان وكي قوتي تجي قوتي داعش نا هزار جارينا تو ببي دي ام تو دستي تخش كاري بيجي ما تشن جن هاتين رزقار كنا زانم نبس جنابتك كل شن كسين دي فيكا دي واردا كاردي كنو دي صالك ودو سيمين بوريدا قالك هاول دانا وخا اخسنا خاطر يجبو رزقار كنا جنو زارو كان شن هاتين رزقار حتى انه هاب يعني وقت يعني بريكا بما ودريجي فيدري هاشتادو تشيلو دي افرتي وقت بيجي از دي هاتين رزقار كرن ابخو عددي هاتي رزقار كرن وقت بيجي زاروك وجنك و هاشتادو همو تفدا يعني او جنكن او يقشتي وقت بيجي هاتي رزقار كرن ده هزار ودصاد وتشيلو دونا كان دستيوان ده معنا شو قلت بيجي بترسي هزارية بترسي هزاري معي وعندك يعني عندك حالات وكم بيجن ابديت يعني عندك حامل بون وقت بيجي زاروك او بون او جي زياتر جي او جي ازدينا يعني او جي دينا حساب كرن سراوي بري كو داعش اريشي شو بري ايش كاك خليل دسي تخوش ام جي بيروز بايل تتكنج بوي خالاتي كاري هر كسه كيش بو رزقار كنا زاروك كي دسي داعش كارك بيروزا ام بين بحث مثلا شنغال بيني فان روجان بحثي رزقار كنا شنغال تيكرن تشتينو هاي الجماعه تيكرن خدي وكي ام جي وكيت بيوندي مد قال جماعتي ما بيشمر قال ويدري هاي انه خلقي ما هي او امادينا وكي وقتي او بيد شنغالي ان شاء الله رزقار كن بان روجا باشا رزقار كنا شنغالي دي الي كاريب كتكو زارو شنو زارو بين رزقار كن يعني في هيا كو رزقار كنا شنغالي دافرندي شنو زارو جي بين رزقار كن تاكيد انه دي بتر هاري كاري دي بو بتر دي كاربن وان رزقار كن لين دي نيزينجي او منطقه وقت بيجي خلقي ما تيدي يصير بو الودري وما بيتر نيزينج من اكيد بالتاكيد رزقار كران دي وقت بيجي اسان تربي بيوندي دو معنا دي قالوان هناك سان زعم روجد يكي بيوندي هبو تليفون بيوندي هاينا بس وبيوندي كمان يعني هم اعتمادي خونا سر بيوندي بتني دا جهوانا من بزان انه ما وقت بيجي الشبكه كل ويدري هيا جهداريا وانتك بشين بيوندي جي رزقار بكن كانك قالك خطر يعني انه خد يخنا خطري جي انا خد يخنا خطري او خلكي بوا كاردك دخن خطري كي بشتواني الودكا كي بشتواني في كاري ودي بشتواني ما او براسي بيج متى مكتبه كاغنيتشيفان برزاني او بيش يعني او بيش هاري كاريامات كاش لاي وقت بيجي ماديفا ومعنوي جيفا امني جيفا او هاري كاريامات كا في كاريفا ايش لا ديفا وكي خطري هر خطري ماشي خبينين وكي خبيني وخب بيش مرقك او هذيك بريكا خو كخلي بتر ونشد كان يعني وقت بزعل ياك عن شنت كسك الجهه كتابه ون بيوندي بخلكي ورفه هيا ون اتزانم حتى هناك شوان رسمي خد عن الجيلكو دفر داعش دا دافوان رسمي تخرج تقول مستر فيسبوك وانا دا الدنيا دايما رزقار كرنا خدي ما قال لك وقت بيجي ما قال لك شبكه هينا ما عندك هفال ديجي هينا وكيمن هذيك جوان شبكه قوي هيا السوريا عندك شو سوريا قال جي سوريا شو كان من العلاقه شغل يعني نعز بتنين ما براستي عندك شبكات ديجي هينا همو يعني يقدستن بس هذيك هو خلقي كل ويدري هذه كاريا ما بيجي ما خلقي باشا يعني نخلقي نت بيجي وكي داعش برا او مساله كانساني شكا و بتريان وتكرن بارا وتكرن نا برا ازم بخونا كرم برا كسكن ناكرن ام وقت بيجي ما ام مصاريف عمليه هات بهذا الدرس كرن دي مصاريف عمليه او خلقي حتى مو بخو هفال دو هفال شمه عطانو هوي كشتين يعني هفال مقرتين وان داعش بخو وقت بيجي مكافاه كي او كلي هاتشي مهربه كي كشكي دي زيديا بقري $3000 دينته ودي رتباويل داعش ده زيده شي كان هيك اف شولكري كان خليل بهرحال يعني كان قال لك خطر وكما قلت وقال لك بيروزج اللي همان دم دستي وخوش اتو بري تشد روجا كاج هاري مكرساني غريال ناف كامبين بنابرا روشاوان شاوايا او شد بيجن تزاني تدبيسي بصداج وانا روجانا درت كبن اوروبا
خدای ئەوە وەکت تویژی وەکە دیارە وەکی سەر کەناڵەوان ینی وەکە تویژی دامەکی ئەوان ینی هات گوتن گوت دەستقبالە لاجاوان کە ناویا ژناحەیە لاجاوان و خەڵکی خۆ ببینێ بیژێت چەت ئەز بخۆ نەبووەکە ڕێمانەوە خەڵک هەموو چەوت بلە خەسی زیێنمە کارێ کەمپاژیانی باشە نهاتان نهۆژی باش ینی هاریکاریوان بۆن تێنەکردن هیچ کێماسی هەینە بەسە و کێماسیژی ینی ئەم داخوازیەکەن کە کیڕێ خراوە هەبێ مەبەساتە دەکەمپادا ji بۆ ژیانە خەڵکی وەرە کێماسی هەینانی وەکە هەندێک ئەو هەینانی هاریکاری بۆ دوێن ینی هیچ هاریکاری بەردنەوە باشە کە خەڵکیت بێژی بۆ مەسەلا کاری هەف پشکیان یان هەفکاریە هەفو دو یاوان چالاکوانێت وەکیتە گەل ڕێکخراوە گەل کەس چوو گەلک ژمارەکەوان ژمارەکە مازنە خەڵکی کار دەکەن دوێی بواریدا ینی اون هاژی کودو هەیە و هەفکاری بێ کودراتکەن خودێ بمان ینی هەری کشمەش ئالیە خۆم بینە ڕێکخراوە نازم خۆ ینی شولی گەل ڕێکخراوەکە ناکەم ئەس بەس من وەکت بژی تەوجی هەیە بژمە چ ڕێکخراوە ببینم بژمێتی هەر هاریکاری خەڵکێ بکەن کاکی عەبدی بێت ئەمریکا بێ خەڵکێ درێ ئەس بژمێتی هەر هاریکاری خەڵکێ بکەن ڕاستی مدوێت یەک دەست بانە ینی یەک دەست بنن و بۆ هاریکاریابی خەڵکی و داخواز بگەنش ڕێکخراوە بێن هاریکاریە خەڵکێمە ێزدی بکەن گشتی ینی نە هاریکاریەوان بکەن کاخر گەلک سپاس خەلیل ئالدەخی چەلەکوانی ئێزدی یەک و ئالیکاریە ڕزگارکردنا ژن و زارۆکین ئێزیان ji destê Daeş dike lêre mêvanî Kurd Connection bû. Li Kongresa Emerîkî jî civîne guhdarîkirinê hatirêxistin ji bo pêdaçûnê bi ser rewşa azadiya olan lê cîhanê ji mareka endamên Kongresê lê civînê amade bûn û hevbîr bûn ku kêmaniyên olî rastî zehmetiyan dibin ji encamê tundûtîjiya komelên radîkal li cîhanê di vê demî de. Yehya Berzincî lê civînê ya civîna guhdarîkirinê amade bû ev raport gihandiye. پێشێلکاری چەکدارەکانی داعش دەرهەق بە کەمایەتیە ئاینیەکان لە خۆڵاتی ناوەڕاست سەرتۆپی کۆبوونەوەکە بوو باسکردن لە مەترسیەکانی نەبوونی ئازادی ئاینی نەک لە عێراق و سووریا بەڵکو ئەو وڵاتانەی تریش کە ئەو ئازادیە سەرکوت دەکەن. دەیڤید سافرستین باڵێزی ئەمریکا لە جیهان بۆ ئازادی ئاینی سەرتۆپی باسەکەی لەسەر پێشێلکاری ئاینیەکان بوو لە عێراق و بە گێڕانەوەی چیرۆکی کچە ئێزیدیەک دەستی پێکرد. وەک باڵێزی ئەمریکا بۆ ئازادی ئاینی گوێبیستی چیرۆکی ئەو خانمەیە زیدی هەژدە ساڵانەیە بووم لە ڕێگای هەندێک لە کەسوکار و خەڵکی گوندەکانیانەوە کە لە مووسڵ لەلایەن چەکدارەکانی داعشەوە ڕفێنراوە و دەستدرێژی سێکسی کراوەتە سەری پاشان بردویانە بۆ گوندی کۆجۆ لە نزیک چای شنگال لەو شوێنەی کە چەکدارەکانی داعش پیاوان و ژنان و مناڵانی تەمەەن 12 ساڵیان جیا کردوتەوە و ئەو بێچارە تەماشای کردووە کە بە دیار چاڵێکەوە دانراون و دواتر گولەباران کراون پاش ماوەیەک دەنگی نەما و ناشزانرێت چارەنووسی ئەو خانمە بێدەرەتانە چی بەسەر هاتووە. لە لای خۆشەوە پرۆفیسۆر ڕۆبەرت جۆرج سەرۆکی ئەنجومەنی سەربەخۆی ئازادی ئاینی نێودەوڵەتی لە باسەکەیدا سەرڕای پێشێلکاری وڵاتانی تر سەبارەت بە ململانی ئاینیەکان. بە شێوەیەکی قوڵبیر لە ئازادی ئاین و مافەکانی مرۆڤ لە عێراق دەکەینەوە. عێراق ئاینزایەکی زۆری تێدا دەژی زۆربەی ئاینەکان لەسەر ئەو بنەما سەرەکیانە خەڵکیان فێر کردووە. پەیامی بەسۆزی و خزمەتی ئەو کەسانی کە پێویستیان بە یارمەتی هەیە وەکو خەڵکی غەریب و ئاوارە. ئێمە هەنی خەڵکی عێراق و جیهان ئەدەین موسڵمان بن یان مەسیحی جوولەکە یان بەهایی بودی یاخود هیندۆز پەیوەندی هاوبەشەکانیان بەیەکەوە گرێ بدەن وەک برا دەستی یەکتر بگرن. لە دوای 2023 لە عێراق مەسیحیەکان یەکەم ئاینزا بوون کە لەلایەن ئیسلامێتونڕەوەکان و کوشتن و بڕین و ڕەوپێکردنی زۆرینەیان دەرهەق کرا. ئەوان بەردەوام جانتاکانیان بەکۆڵەوە بوو. لە کۆبوونەوەکە باسی ئەو وڵاتانەی جیهان کرا کە ئازادی ئاینتیاندا سەرکوت دەکرێت و داوای هەڵوێستە وەرگرتنیان دەکرد. ئەندامی کۆنگرێس لەسەر لیستی کۆمەرەکان دانا ڕۆڕاباکەر باسی لەوە کرد کە ئامانجی ئاسانی ڕادیکاڵە ئیسلامیەکان جینۆسایدی مەسیحیەکان. Radical Islam, both Shiite and Sunni, have targeted the Christian community in the Middle East. ڕادیکاڵە موسڵمانەکانی هەردوو لە شیع و سونە مەسیحیەکانیان لە خۆڵاتی ناوەڕاست کردوتە ئامانج و قڕیان دەکەن. پلانیان داناوە بۆ جینۆسایدکردنیان لەلایەکی دیتریشەوە ڕاستە شیع و سونە لە یەکترنیان داوە کە ئەوەش هەڵەیە ئێستا دەبێت دان بەوەدا بنێن پێویستە ئەمریکا دەست وەربدات ئەرکی سەرەکیش ئەوە بێت ئەو جینۆسایدی دژی مەسیحیەکان دەکرێت لە خۆڵاتی ناوەڕاست بوەستێت دەبێت بەوەش بزانین کە خەڵکی کورد ناوچەی ئارامیان بۆ مەسیحیەکان مسۆگەر کردووە.
ئازادی ئاین بەمایی دروستکردنی ئاشتی کۆمەڵایەتی و بژانەوەی ئابووری و چەسپاندنی دیموکراسی ناو دەبرا بۆ ئەو وڵاتانەی پیادەیان کردووە ئەوانەی پشتیان تێ کردووە هەژاری شەڕی ناوخۆ و دواکەوتووی چارەنووسیانە سەبارەت بەو ناوچانەش کە ئاینزای جیاواز تیایدا هەڵدەکەن لایەن وابوو دەبێت گرنگی بەو هەوڵانە بدرێت. من دەمەوێت حکومڕانی هەرێمی کوردستان ببێتە نمونەیەک بۆ تەواوی جیهان کەوا خەڵکانی بیرروباوەڕی ئاینی جیاواز پێکەوە بژین نەک هەر بە ئاشتیانە بەڵکو بە شێوەیەکی دۆستانە. ئەندامەکەی کۆنگرێسی داناڕۆڕا باکرد لەسەر ئەو ناوچانەی باوەڕیان بە پێکەوە ژیانی ئاینە جیاوازەکان هەیە پێویستە ئەمریکا پشتگیریان بکە. British government is a courageous force, positive force in that part of the world. پێویستە دان بۆەوەدا بنێن کە حکوومەتی کوردی هێزێکی پۆزیتیڤ لە ناوچەکەدا بەڵام هەموو بارەکە بە تەواوی لە سەرشانی ئەوانە هەرچەند کۆمەکی لەشکری بە شێوەی ڕاستەوخۆ بۆیان دابین نەکراوە پێویستە هەموو ئەو یارمەتیانەی لە دەستمان دێ بۆیان دابین بکەین لە ئەو هاوپەیمانەتیەی کە دژی ئیسلامی ڕادیکاڵەکان کورد بەشێکەلی چونکە کورد ئەو هێزە ئەرینیەیە کە ڕێز مەوافەکانی خەڵکی تریش دادەنێ و داپۆکیشیان لێ دەکات. ئەو ڕوبەڕووبوونەوەیە دروستکردنی فشارە بۆ سەر ئیدارەی ئۆباما تاوەکو هەوڵەکانی زیاتر بۆ هێنانەکایی دنیایەکی بێچەوسانەوەی ئاینی کە ڕەنگە داوایەکی ئاسان نەبێت یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. پاش نزیکەی یەک مانگ لە جیاوازی ڕوانین و توێشکردن لە نێو کۆماریەکاندا لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا سەبارەت بەوەی کوێ ببێتە سەرۆکی زۆرترایەتی کۆماریەکان لە ئەنجومەنی نوێنەراندا ئەوە بوو ڕۆژی پێنجشەممە کۆماریەکان هاوڕابوون لەسەر هەڵبژاردننی پۆڵ ڕایان وەک سەرۆکی نوێی ئەنجومەنی نوێنەرانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە پرۆسەی دەنگدانەکەشدا ڕایان 236 دەنگی ئەرەی بەدەست هێنا لە بەرامبەر 9 دەنگی نەرێ. سەرۆکی پێشووی ئەنجومەنی نوێنەران جان بێنەر جێگرەوەکەی خۆی ڕاگەیاند. بۆیە ڕێزدار پۆڵ ڕایانی ویلایەتی ویسکانسن کە زۆرینەی دەنگەکانی بەدەستێنا بە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران هەڵبژێردرا. ڕێبەری کەمینەی دیموکرات نانسی پەلۆسی کە خۆشی سەرۆکی پێشووی ئەنجومەنی نوێنەران بوو چەکوشی بڕیاردانی دایەدەزڕایەنەوە. بە ناوی خەڵکەوە مایای شانازیمە بۆ من ئەم چەکوشە بدەمە دەستی پۆڵ ڕایەنەوە. ڕایان ئەستێرەیەکە کە لە پارتی کۆماری گەشایەوە لە گارسۆنەوە گەیشتە یاردەدەری یاسادانەر و لەوێەوە بە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران لە ساڵی 2012 کاندیدی کۆماریەکان بۆ سەرۆکایەتی میتڕامنی ڕایانی بە جێگری هەڵبژارد. ڕایان لەلایەن دیموکراتەکانی شەوەڕێزی لێدەگیرێت هەرچەندە کۆک نین لەگەڵی لەسەر ڕێبازەکانی بودجا بەڵام ڕایاندان بۆ دادەنێت ڕوبەڕووی ئاستەنگ دەبێتەوە وەکو سەرۆکی ئەنجومەنی نوێنەران کە پاش سەرۆک و جێگرەکەی گەورەترین پۆستە لە ئەمریکا. ئەنجومەنی نوێنەران تێکشکاوە ئێمە کێشەکان چارەسەر ناکەین زیادیان دەکەین من نامەیە بیخەمە سەر کەس ئێمە خاڵەکان یەکلان ناکەینەوە نە ئەندامەکان و نەخەڵکیش ڕازین بەو شێوازی کارکردنە دەبێ هەندێک گۆڕانکاری بکەین لەوێ دەست پێ بکەین ئەنجومەنی نوێنەران چۆن کار بکات. سەرۆکی پێشووی ئەنجومەنی نوێنەران دیاریەکی بۆ ڕایان جێهێشت ئەویش ڕێککەوتنی بودجە بوو کە مشتومڕی لەسەر کراوە و دراوە بە کۆشکی سپی کە دەشێ پەکخستنی کارەکانی حکوومەت و هەڕەشەی قەرزدانان لەسەر وڵات بۆ 2 ساڵی داهاتوو دوور بخاتەوە ئەمەش دەشێ پشوویەک بدات بە ڕایان تا سەرنج بخاتە سەر یەکخستنەوەی کۆنگرێسی لێکترازاو. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. و سێم بەرهەفڕاوەستاندنا کاندیدین کۆماری ji bo hilbijartinên serokatiya Amerîka li wilata Colorado birêve çû rojnamevanên televîzyona CNBC giranîdanan ser rêbazên aborî gazinda ji birêvebirina berhevrawestandinê dihate kirin ji ber ku pisyarên taybetî kesahetiya kandîdan dihatin kirin. مشتمڕەکە هەر لە سەرەتاوە گرژ بوو کاتێکە جان کەیسێکی فەرمانداری ئۆهایۆ بەرهەڵستی دۆناڵد ترامپ و بنکارسنی کرد بۆ پێشکەشکردنی بەوتەی خۆی پێشنیاری فەنتازی. هەڵکینە دەبێ ئێمە وشار بینەوە ئێمە ناتوانین کەسێک هەڵبژێرین کە نەیزانێت چۆن کارەکان بکات ئێوە دەبێت کەسێک هەڵبژێرین کە ئەزمموی هەیە کەسێک کە بزانێت چۆن کارەکان بەڕێ کوپێکی بکات. ئەمە پەرچەکردارێکی خێرای لەلایەن ترامپەوە لێکەوتەوە. کەسێکی باش بوو گوتی کە هەرگیز هێرش نەکات بەڵام ئەنجامەکانی ڕاپرسی مەسی کرد بوو بۆیەش دەستی بە هێرشی خراپ کرد ئێستا لە دواوەیە دەزانی چوون بەسەری زاڵ بووی.
هەروە فەرمانداری پێشووی فلۆریدا جێب بوش بە گشت مارکۆ ڕوبیۆی سێناتۆری فلۆریدا چوو گوتی لەبەر هەڵمەتی هەڵبژاردن بەشداری دەنگدانی سەنەتی نەکردووە. بەڵام مارکۆ ئەگەر تۆ ئەو ئەرکەت گرتە ئەستۆ ئەمە بۆ 6 ساڵ تۆ دەبێت هەموو کاتێک ئامادەی کار بیت. مەبەستم سینات مەبەستشم ئەوەیە کە نەوەک وەک فەڕەنسیەکان لە هەفتەیەکدا کە کەم کار دەکەن. دەتوانیت کەمپین بکەیت یان دەست لە کار بکێشیتەوە و ڕێگە چۆڵکەی بۆ کەسێکی دیکە کە ئەم کارە بگرێتە ئەستۆ. بیرم نایەت هەرگیز سەبارەت بە ڕێژەی دەنگدانی جان مەکەین ناڕزایەتی دەربڕی بێت. تەنیا هۆکارێک بۆ ئەو قسانی ئێستا دەیکەیت ئەوەیە کە هەردووکمان بۆ هەمان پۆست پێشبڕکێ دەکەین. بن کارسن کە ئێستا لە ژمارەیەک بیرڕاوەرگرتن لە پێشەوەیە دەرفەتی پەلاماردانی ڕەت کردەوە. بەڵام بەڕاستی باوەڕم بە 11مین فەرمانی سەرۆکی پێشوو ڕۆناڵد ڕێگەن واتە هێرش نەکردن بۆ سەر دۆستانی کۆماریە و ئەمە لێرە سەبارەت بە هاوڕێکانم خۆم تووشی شتی ناخۆش ناکەم. مایک هاکەبی فەرمانداری پێشووی ئەرکەنسا سوکاتیکردنی بە ترامپ بەلاوەنا. کاتێک چاوی لێ دەکەیت ئاخۆ مرۆڤێک دەبینیت کە توانای ئەخلاقی تێدا هەبێت بۆ یەکخستنەوەی وڵات؟ دۆناڵد ترامپم خۆش دەوێت پیاوێکی باشە ئەم شەو بۆین باخی ترامپم بەست واز لەم شتە بهێنا. پرسیارێکی نابەجێیە بەڵام سوپاس پارێزگار. هەندێک جار کاندیدەکان دەکەوتنە ململانێ لەسەر پلانەکانی باج و بەرنامەکانی حکوومەت بۆ خانەنشینبووان و سازکردنی دەرفەتی کار و قەبارەی حکوومەت. بەڵام سیناتۆر تێد کروزی تەکساس ڕخنەکانی ئاراستەی ئەوانە کرد کە پرسیاریان دەکرد. ئەمان کێبڕکێی نێوقەفەز نییە. دۆناڵد ترامپ ئایا تۆ ئامادەکاری پەرتووکی کۆمێدیت؟ ئەی بۆچی باسی ئەو مەسەلە گرنگانە ناکەیت کە جێی بایەخی خەڵکانن؟ کاندیدە کۆماریەکان کاتەچی ئەو تۆیان نییە بۆ پشودان و مشت و مڕی داهاتوویان تەنیا 2 هەفتەی ماوە. حیدەرکەریم دەنجی ئەمریکا. عزیزانم لەگەڵ تەندروستیەکی ئەو پەڕی باش بۆ هەمووان هەمیشە دەگوترێ خواردن بەشێکی گرنگە لە تەندروستی مرۆڤ و ئەو خواردنانەی ڕۆژانە دایان خۆیت و چۆنیش ئامادەیان دەکەی دەبنە بەشێکی بەرچاو لە تەندروستیت. لەم راپۆرتەدا ڕەڤیندۆسکی پێداچوونەوەیەکمان بۆ دەکات بەوەی چۆن دەتوانین لە ڕێی خواردنەوە تەندروستی خۆمان بپارێزین. ئەنیمیا ئانکۆ نەخۆشیە کێمخوینێ دەهێلا خڕۆکەین سۆریین خوینێ کێم بن. کەنەدیەک ji کەمبۆدیا ماسیەک بچووک ji هەسن çêkiriye تاکو خەلک بخن nav xwarinê da demê ew xwarinê çê dikin. Ev masiye hesinê xwe berdide di nav xwarinê. من هەردەم هەز دکرد ئەز وەستیای me lê piştî min ev masî bikaranî bêtir hêz بۆ min çêbû. Davud Haim ji lakî Ironfish anku masiya hesin ya bişans dibêje ku ev masiya ji parçin zêdeyên hesin hatiye çêkirin. Ez êvîdarim ku ev masiyê bi şans bigêje cihekî guhestin lêkême. Lucky Ironfish plan heye ku vê masiyê seranserî cîhanê bifroşin. Ew her wesa dixwazin ku ev masiya hesin di 5 sala da bigehe milyon malbatan. Ravindowski, Dengê Amerika. و دوور ji pirsên siyasî û rûdanên germên cîhanê em ê çend deqeyên bên terxan bikîn ji bo bihezkirina filîmekî bi navê The 33. Filîmeke li ser binemayê çîrokeka rast e ku serhatiyeka rûxana çaleka rejwê li Çîlî li sala 2010 tê de 33 karmendên yan karkerên mîna bo demê 69 rojan asê bûn. Nav pêdaçûn heye bi ser filmê The 33. You love birds? Get the sonogram yet? It's a boy. It's a girl. It's a boy. The 33 فیلمک درامایه یا خلک چیلی به زمان انگلیزی. افلمه لسر چیروکا کارمندن کان کومر کل سال 2010 لباجر سن هوزی پتر جدو مها جیرور آسیب بون هاتیه چکرن. سترک فیلمان اکتر انتونیو باندراس رول ماریو سپولویدا دلیزا کو ویدیو لسر روشا خوال لکان کومر جکس نوان رزگار دکن را دشاندن. Mario could be a very controversial character. It depends where you are. Ez rola Mario dilîzim ku ji bo bîneran roleke cihê gotûbêjê ye. Ew kesê ku li kana komir biryar didan û fermandarî dikir û hewl dida jiyana xwe û karmendên xwe li wir dirêjtir bike. Bi xwarin û vexwarina kêm û bi wan kel û pelên heyî.
دەرهێنەراوی فیلمی پاتریشیا ڕێگن بەحسە هەندێک خاڵێن گرنگ بۆ فیلمی کرد و گوت وێ خواست ئەکتەرên فیلمی وێ سەرهاتیە وان کارمەندان ببینن کو ئەو ڕۆژانە دەمژمێر شەشێ سپێدێ هەیە دەهێ شەڤ کار دکرد لە کانە کۆمەر وێ ئەفکار بە ئەکتەرên خوا kirin هەتا باش ڕۆلێ خوا دە فیلمیدا ببینن. What drew me to this project Vê projeyê sirinca min rakêşa ji ber ku çîroka we ya rastî karîgerî hebû li ser çendîn kesan. Ez dibêjim demê bi zindî li ser telîfonê li nûçeyan behsî vê çîrokê dihat kirin, gelek kesan bi nêzik ve dişopandin. Vêca min dixwast wek derhênerek bi rêka çêkirina vî filmî serhatiya van kesan û rolê jinên wan zelal bikim. Ji bo rolê Maria Segovia, akter Juliette Binoche bixwe çû def Maria û got Maria piştrastiyek da min, ez vê rolê bikarim bi durustî bilêzim. Juliette got Maria alîkariyeka gelek ji wê rakir û wa ji dil digel axivt bû ku Juliette wek akter bi murtahî kariye rolê wê bilêze. Maria Segovia is a real woman. She was the sister of Dario. Maria Segovia karaktereka çîrokê bû û ew xwişka Dario Segovia bû. Demê wê bihîstî çi bûye ew yekem kes bû hate vir û dem û dest bi alîkariyê kir heta jinên din ji bo rizgarkirina karmendê kaniya re jû hatîn. Wê bê perew alîkarî xwe gihand vir û li benda wan ma heta hatîn rizgarkirin. Say something, I'm giving up on you. That's a big rock. بۆ çêkirina vî filmî kar digel hemî kesan hate kirin yên ku bi rastî ev serhatiya dîtiye. Ew jî karmendên Kanê Komer malbatên wan û kesên ew rizgar kirîn. Li meha heşt sala 2014 The 33 bû yekem film ku ji aliyê Komîsyona Filmên Kolombî ve hatiye sponsor kirin û 6 li sadê pare filmê ku li welatê Çînî hatiye xerç kirin ji wan re zivrandin. دا 33 لیبیرەوەریە پێنجەم یا وێ سەرهاتیە لە چیلی وڵاتین ئەمریکا لاتین هات نیشاندان و دل سێزدەی vê mehêjî li ئەمریکا و کەنەدا jî bêta نیشاندان. جا خۆشەویستانم مانگی دە لێرە gelek مانای هەیە. لەوانە ڕۆژی هەڵەوین چوونە ناو وەرزی پاییز و گەڵاڕێزانەوە بەڵام لێرە لە وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا بە هەر شێوەیەک لەم مانگە بڕوانیت ئەوە کوولەکەی شیرین دەبێتە بەشێک لەم مانگیدەیە و لە بۆنەکانیشدا ئامادەیی دەبێت. لە فستیڤاڵی پاییزی کۆکسفارم لە نزیکی واشنگتن کۆکردنەوەی باشترین و جوانترین کود و بەشێکی گەورەی خۆشی ئەم وەرزەیە. هەموو ساڵێک ئێمە دین بۆ ئێرە بە خێزانەوە دێنە دەرێ بۆ ئەم فیستیڤاڵە و پەمکینێک پەیدا دەکەین و هەڵی دەکۆڵین ئەمە نەریتێکی خێزانیە. هەریەک لەمانە 25 پاونە. ئێمە ئەم سپی و شینە دەخۆین. لەم چێلگەیە دەتوانیت خۆت کودووی هەمە جۆرە هەڵبژێری. ئێمە چلیا 50 جۆری جیاوازی کدوو دەخینە ڕوو تەواوی ئەم 150,000 کوولەکەیە بەم شوێنەدا تێدەپەڕێت. یەکێک لە خاوەنەکان دەڵێت خێزانەکەی لە ساڵی 1983ەوە ئەم فەستیڤاڵە بەڕێوە دەبان. ئێمە پتر لە 100,000 میوانمان لەم وەرزەدا دەبێت. هەڵەوین خێراترین بۆنەی پەرسەندووە لە ئەمریکادا و کوولەکە کاڵای سەرەکی ئەم بۆنەیە. بەبێ کوولەکە هەڵەوین ناکرێت جا هەر بۆیە فرۆشتنی کوولەکە ساڵانە گەشە دەکات. لەم وەرزە کودوو لە زۆر شوێندانراون لە پێش دەرگای ماڵان، لە ڕێگاوبان و بە تایبەت لە دوکان و بازاڕەکان. ساڵی پار ئەمریکاییەکان زیاتر لە 350 میلیۆن دلار لەو بەرهەمانەی بە ڕنگ و تامی کودوو ساز کرابوون. ئێمە لە مانگینەوە هەتا دەگاتە ناوەڕاستی مانگی 11 تامی کوولەکەی زەر دەکەینە نێو خواردنەوەکانمان و زۆر بەباشی دەفرۆشرێن. شتی تریشی نوێ لە کودوو دروست کراوە. ئەم بیرەیە لە کوولەکە دروست کراوە. لەوە پێش تاقیم نەکردبەوە بەڵام ئەمە حاڵەتەکەیە لەو دەمەی ساڵدا کوولەکە دەخۆین و بیرەکەشی دەخۆینەوە. لە ناوڕاستی ڕۆژئاوای ئەمریکا 190 کودوو بەرهەمدێن بەڵام لەگەڵ ئەوەشدا گەورە نابن لە بەرکەش و هەوای خراپ. بارانی کۆتایی هاوین لە ناوچەی ناوەڕاستی خۆرئاوا زیان بە بەرهەمی کوولەکە دەگەینێت. ئەم ساڵ بەرهەمی کوولەکە دەستی بە کەمبوونەوە کردووە. کۆکس دەڵێت ژمارەی پێویستی کودوو بۆ فستیڤاڵی ئەم ساڵ هەیە و لە ساڵی داهاتوو چاوەڕێ دەکرێت کودوو زیاتر بچیندرێت چونکە داخوازیەکەی زیاتر دەبێت.
سەمادزایی دەنجی ئەمریکا. دیارە کوولەکە تەماتەی پاییزە لە ئەمریکا. ئیدی ئەمە وەرزەیە ئەمۆرزایەتی تامەکەش دوای بەپێی ئەوەیە کە چۆن دروست بکرێت خۆشی نەخۆشیەکەیە هیوادارین کاتێکی خۆش لەگەڵ کورد کۆنێکشنتان بەسەرابرێ بینەرانی خۆشەویستە ڕۆژی سێشەمەی داهاتوو من دەخیلیشەمە لەگەڵ بەڵێن ساڵح و ستافی بەرنامەی کورد کۆنێکشن هیوای خۆشەویستان و دەخوازیین. خدا حافیز. هەر شاد بێت.